هەتا ئێستاش نازانی چۆن لە زیندەزانیە سعی بکەیت تا کۆتایی بینەر بن. ئەمڕیلا بۆ هەموو قۆناغەکانی خوێندنە بێ بەزان کۆشەوە. پێش ئەوەی مامۆستا بابەتەکە ڕوون کاتەوە خۆتان لە ماڵەوە سێرێکی بابەتەکە بکەن و بزانن باز لە چیەکات و چی تێ ئەگەی و چی تێناگەی و ئایا پەیوەندی هەیە بە بەشەکانی پێشووترەوە یان نا. و هەر پرسیارێکە هەبوو لە سوچێکی کتێبەکەیە بنووسە و بەیانی لە مامۆستاکەتی بکە. پاش ئەوەی مامۆستا بابەتەکەی ڕوون کردەوە بە باشی گوێی لێ بگرە و بەشداری لە پۆلا بکە و حساب بکە پاژوانەکە مامۆستا تاقیکردنەوەی ئەو چەمپەڕێتان نەکات. ئەمە وا ئەکا بە تەواوەتی تەرکیزی لای وانەکە بێت. هەر خاڵێکی باس کرد کە لە کتێبەکەیان نەبوو بە تێبینی بنووسە لەسەر دەفتەرەکەت یانیش لەسەر کتێبەکەت. هاتیتەوە ماڵەوە بە خێرایی پێداچوونەوەیەکی ئەو بابەتە بکە کە مامۆستا لە پۆلا باسی کرد. هەرچی تێنەگەیشتی یان قورس بوو سێری ڤیدیۆی مامۆستا کوردەکان بکە لە یوتیوب. ئەگەر لە وێنەکانە خراپی پێشنیاری ڤیدیۆی ئینگلیزیتان بۆ بکەم لە یوتیوب، چونکە مرۆڤ کە ڤیدیۆ ئەبینێت درێنتر لێبیرێچێتەوە وەک لەوەی کە تەنها وێنەیەکی نەجوڵاو ببینێت. زیندەزانی واتە فلاشکارد و نەخشەی زیهنی. ئەگەر نازانن ئەو ڕێگانە چییە، بنووسن نەخشەی زیهنی یانیش سێری ڤیدیۆ کۆنەکانمان بکەن لە یوتیوب و لە ئینستاگرام. پێداچوونەوەی ڕۆژانە و هەفتانە و مانگانە نهێنی یەکەم بوونتە هەتا زیاتر پرسیار شیکار بکەی زیاتر منهەجەکە زەبط دەکەیت و کەمتر بیرتەچێتەوە. بەستنەوەی ئەو بابەتانی بە نەزەری یانیش با بڵین بە تیۆری خوێندوتە بە ژیانی ڕۆژانەتەوە. بۆ نمونە هەر بابەتێکتان خوێند پەیوەندی بەڕوەکەوە هەبوو باش ئەوەی چویت بەلایەکە و ڕووەکێکی بینی زانیارەکانی ئەو بەشە بەبیر خۆت بهێنەرەوە. زانست فێر بە بۆ چێژبینین نەک بۆ لەبەرکردن. ئەڵێن پرسیارکردنی زۆر دایکی فێربوونە. کاتێ سعی لە بەشێکە ئەکەیت زیاد لە 10 پرسیار دروست بکە لە مەشقدا نەک وەکو ڕۆژنامە بیخوێنیتەوە کتێبەکە. بۆ نمونە گروپەکانی خوێن چین لە چەند بەش پێکاتون، بۆچی بۆ ناوە ناونراون، بۆچی گروپی خوێنی فڵان بۆ نمونە زۆر تووشی نەخۆشی ئەبێت. بەم شێوازە بۆ بەشداریکردن لە کورسەکانمان ئەتوانن نامە بنێرن هەروەها لە بیر نەکەن پێجی مەم فۆلۆ بکەن.